ماسەرپلانی بەنداوەکانە لەلایەن کۆمپانیایەکی ڕۆمانیەوە ئاکوا پرۆجێکت ئامادەکرا لە ساڵی 2013 بە هاوکاری ستافی خۆمان. دیارە لێرەدا ئەمە ئەو شوێنە گونجاو لە بارانەمان دیاری کردیە کە گونجاون بۆ دروستکردنی بەندا و گلدانەوەی ئاو تێدا. لێرەدا 249 بەندا و شوێنەکان دیاری کراوە کە گونجاون لە سەرتاپای هەرێمی کوردستاندا و خشتەکانیانە. لەو ژمارەیە چاردە بەنداویان تاوە بووە. ئەو چەند ساڵێکە ئەو کۆ دەکەنەوە و ئەو بەڕێ دەکەن. ئەوانەی تاوا بوونە مەسەرەن لە بەنداوی جەلیە، بەنداوی هەڕاوەیە، بەنداوی سەمیسمۆرە، بەنداوی کەشکانە، بەنداوی ئاوەسپیە، بەنداوی شیوە سوورە، تر ژمارەکەیان ئەوانەی لەژێر جێبەجێکردانە 17 بەنداون کە 7یان لە پارێزگای هەولێرن و 7یان لە گەرمیان و سلێمانیە و 3شیان لە بڕین پارێزگای دهۆکن. دەمێنێتەوە سەر بوونی بودجە لە هەر کاتێکا بودجە هەندێکیان هەیە چەند مانجیش دەخایێنێ، هەیە ساڵێک هەیە 2 ساڵ چار بەنداوی گەورەی تێدا وەکو گۆمەسپان و باسەڕە و باوەنور و زەڵان چەند ساڵێکی دەوێ